ناوچەی داوێ بەرەو چۆڵبوون دەچێت گوندنشینانیش هۆکاری کۆچکردنیان بەرەو شار ئاشکرا دەکەن. ئێمە منطقەکەمان یەک دەحەدەستمان لێ شوەریە ئەم ناوچە تقریبان 50 دێیە ناوچەی داودا چۆری کرد و عام ئێمە دێکەیەمە 67 ماڵی و 30 ماڵی تیاما 37 ماڵی باری کردە. حکوومەت ئەوڕێکمان لێ نەداتەوە ئەگە بیرەکانمان بۆ چاکە یاخود کارەبامان بۆ چاکە و یاخود دانیوەڵشت بۆ حیوانەکانمان دابینەکە بە هیچ شوێتی خەڵک توانای نەما و بەتەمای بارکردن و خەریکە چۆڵێکە ئەم گوندە تقریبا 15 ماڵ بۆی ساگە دە ماڵی ماوە. نەبوونی لە وەرگا و پشتیوانی نەکردنی حکوومەت لە خاوەن ئاژەڵان بۆتە هەڕەشە بۆ نەمانی سامانی ئاژەڵ لە ناوچەی داوێ. ئەگە ئەم وڵاتی ئێمە چۆلگا بێمانە بۆ شارەکانش مەترسی دارێ چونکم ناوریت ئەمە 3 ساڵ حکوومەت نەعالێکێکە دابێت نە هاوکاریەکتدا نەر لە ڕووی داوا دەرمان و هیچ هاوکاریەک دەکا یعنی سنوورەکەمان وای لێ هاتە ئیسا ئەم دێ ئێمە تقریبا 4 ماڵتری ڕۆیە ساڵی هالەوە ئەوەکانیشی بڕۆ منێزەکە قپشی بۆ ئەوکم ناکەم لە بەیانی کەمتر نیاڕوو هیچ هاوکاریەکت ناکات لەم سنوورە. بەڕێوەبەری ناحی نەوجول ئاماری کۆچکردنی دانیشتوانی سنوورەکە ئاشکرا دەکات. هۆکاری کۆچکردنی گوندنشینان بەرەو شار زیاتر کەمی خزمەتگوزاری لە بواری کارەبا و ئاو دەعمنەکردنی جوتیارەکانە بۆتە هۆکارێک کە زیاتر جوتیارەکان ڕوو لە شارەکان ئێمە وەکو داتا مرکزی ناحەکە وەرەگرین لە کۆی 67 ماڵ 37 ماڵ ئەم ساڵباری کردووە لە هاوینەوە بۆ شار ئەمەشە هۆکاری ئەوەیە کە خزمەتگوزارەکان کە من وەیە ئێمە لێرە داوامان لە حکوومەتی هەرێم پێشتر کردو ئێستاش داوا ئەەکەین کە لێرە بۆ کێشەی کارەبا وێزگێکی کارەبا لە نەوجول دابنا بۆی جوتیارەکان هەم گوندنشینەکان بتوانن سوودمەند بن هەم جوتیارەکانش ئەگەر کارەبا باش بێت توانن زیاتر کشت و کاڵەکانیان بە شوەیەکی باشتر بکەن و ئیسفادەیەک بتوانین ئیسفادێکی لێ بکەن. زیادبوونی کۆچکردنی خەڵکی ئاوایەکانی ناوچەی داوێ زەنگێکی مەترسیدارە بۆ کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری سنوورەکە. بۆ ڕێگریکردن لەو کۆچە دانیشتوانی سنوورەکە داوای هاوکاری حکوومەت دەکەن. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناحی نەوجول.